مستقبلی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق بەرەوچێ دەڕۆ مامۆستا بەتایبەتی تۆ بەشێک لە شیعەکان دایانناسی دەزانی ئێوە بەشێک لە سوننەکانش دایانناسی ئەگەرچی لاواز بوونەوە تایبەت بە مەسمی ئیسلامیەکانن مستقبلی هەرێمی کوردستان و بەغداد چی لێ دێتەوە؟ ئینشاءالله سبەینی ئەعلانی جیابوونەوەکەن بە حەول و قووەتی خوا هەفتەی ئینشاءالله ئەعلانیەکەن پیرۆزباییەکە حاضرەکەم سبەینێ تۆ فتەیدی ئەوەی دەکەی کە جیاب بنەوە مامۆستا؟ ئارە وەڵڵا برا بەڕێزەکەم تەییدی ئەوەکەم بە هەرچی شێوێک لە عێراق جیاب ببنەوە پێم باش پرا ئێمە لە 1921 بۆ 25 هەموو مەشروعێکی دیکتاتۆری و ئیجرامیان بەسەر ئێمە تەطبیق کردیانیم بە بەشە لەو دەوڵەتە فاشلەی عێراق لەو دەوڵەتەی کە سەنەمێکی ئینگلیزیە لەو ڕۆژەوە جەمیل مەدفەعی لە 1925 هاتووە سلێمانی و هەڕەشەی لێ کردین و یەکەم جار کە تەیارەیان کردی سلێمانیان پێ قەسف کرد کوردیان پێ قەسف کرد لەو ڕۆژەوە لە 1925 85 تەواو بوو ئەوە لە مەلیک نووریەوە بۆ نووری پاشای ئێستا لە نووری پاشاوە بۆ عەبادی ئێستا ئادی بزانین چ خێرێکمان لە عێراق دەست کرد وەڵا برا بەڕێزەکەم تەییدی یەکەم ئەگەر هەر کووران جیاکەنەوە بڵێن دەوڵەتی کوردی تەیید دەکەین عەلەمەکەی لێ ئەچەقێنین تەیید یەکەم خۆ نواکشۆت ئەو کاتە کە بوو بە پایتەختی مۆریتانیا بەخوا قەسەم بینایەکیان دەست نەکەوت 4 قات 5 قات بەرز بێتە ئاڵاکەی لێ هەڵدەن ئەیکە باسی گشتپرسی ئەوانە ئەکرێ لە هەرێمی کوردستان بڕیار بووە خۆ ئەڵێ پێش هەڵبژاردننی ئەمریکا بکرابایە تۆ لەبارەی ئەو گشتپرسیە پشتیوانی ئەەکەیت و پێت باشە ئەم ساڵ بکرێ ئەزانی چیە برا بەڕێزەکەم زروفەکانیان کوشت هەلەکانیان لە دەستدا ئێستا خەڵک بڕای بە پارتی نەماوە ئێستا حیزبیە دەوڵەتیە داتە دەست خەڵک ئێستا بڕای بە یەکێتی نەماوەڵێت خاوەرە تۆ ئیدارەی جمهوریەتێکی کوردستانی بۆ ببڕێەوە برای اتحادەکەی قەزافی دروستەکە لەولە ئەمی تریش مەلەکیەکی دەستوری دروستەکابێ بە سەرەتان لێ نایەتە خوارە برا بەڕێزەکەم دەوڵەتی لە چۆ دروستەکەین بە چ قێمە ئەمە فەرەزنە ئەگەر دروستیش بوو چکە دەوڵەت دروستکردن علاقەی بە ئێمەی داماوە نییە علاقەی بەو زلهێزانەی دەرێ هەیە کەی بڕیاریاندا تەیموری ڕۆژهەڵات بێ بە دەوڵەت ملیۆنێک نابوون کردیانن بە دەوڵەت ئەسیاسۆ فۆرقی هەروەکو ئێمە بوو برا حامد عواتی هەروەکو مەلا مستەفا زەعیمێکی وەتەنی بوو لە 1960 هەردوو لە ئەیلولا هەردوو لا شۆڕشیان کرد لە 1994 ئەریتیریا بوو بە دەوڵەت لە 1994 ئێمە لە کەس نەزانەوە تۆپە هاویشرا بۆ وتێلەکانی هەولێر و لە وتێلەکانی هەولێریش و ساڕوخە نێرراوە بۆ کەس نەزان لەو دیوژ ئاغای ئەکبەری لەم لایەن بوو لەو لاتریش ئاغایکی تری حشتری لەولا بوو هەردوو چێرە ئێران لە ناوە بوون ئەو هەموو شەڕ و ماڵکاولیە لە ناو شارەکانە ڕوویدا